ئێمە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان پەیوەندیمان لەگەڵ سەرجەم حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان زۆر باشە، بە تایبەتی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی پەیوەندیەکی دۆستانەمان هەیە، بیوڕا لەگەڵ یەکتر ئەگۆڕینەوە، کۆبوونەوەی بەردەوامیشمان هەیە لەگەڵ یەکتر. زۆر جاران پرۆژە و پێشنیارمان داوتە یەکتر بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی بیری تونڕۆوی لە هەرێمی کوردستان. بۆیە ئێمە وەکو یەکێتی زانایان تاکید لەسەر ئەو دۆستایەتێ بکەینەوە، هەر کەسێک هەر لێدوانێک بدا لە مامۆستایانی ئاینی کە زیان بۆ پەیوەندێ بگەینەوە تەعبیر لە ڕێی خۆی کات و هیچ یەکێتی زانایان لێ بەرپرس نییە. ئەمە لەلایەک لایەکی تر سەبارەت بەو چاوپێکەوتنەی کە لەو ڕۆژانی ڕابردوو لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک و لە ڕۆژنامەی وشە بڵاو بووەوە، ئەمە تەعبیر لە بۆچوونی یەکێتی زانایان ناکە. ئێمە وەکو یەکێتی زانایانیش بە دوواداچوون لۆ بۆ ئەو بابەتە ئەکەین، لیژنەمان پێکهێناوە، بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ تەشهیر بە هیچ حیزب و لایەنە سیاسییەکی دانینە. بە تاکید هەر کەسێک ئیجرائات بکە ئێمە بە دوواداچوون ئەکەین و خۆمانی لێ بێدەنگ ناکەین و هەوڵ ئەدەین بە باشترین شێوە ڕێگە لە هەموو جۆرە تەشیرێک بگیرێت. دەکرێت ئەم بەڕێزە ئاگاداری هەوڵ و جوودەکانی مامۆستا نەبێت، دەکرێت ئاگاداری نووسینەکانی مامۆستاش نەبێت، دەکرێت لەبێ ئاگایی ئەم قسانەی کرد بێت.